بە خۆشحاڵیەوە لە ئێستا ئەبین چەندین بڵاوکراوە پێشکەش بە کتێبخانەی کوردی ئەکرێت جای لەوەی کە لەلایەن نووسەرە هەرە دیار و بازموونەکان یاخود ئەو نووسینانەی کە توانیویانە گەنجن بەڵام بتوانن خزمەتێکی تەواو بە ئەدەبیاتی کوردی بگەێنن. دیارە یەکێک لەو کەسایەتیانەی کە خاوەنی قەڵەمێکی تایبەتام لە بواری چیرۆک نووسین و هەم بواری شاریشا زۆر بەڕێز کاک دیار لەتیفە بێگومان توانیوێتی لە ماوەی ژیانی یاخودمێژوو ژیانی نووسینی خۆیان لە چەندین ڕۆژنامە وەروە گۆڤارە چەندین بڵاوکراوی تایبەتی خۆی بڵاو بکاتەوە و توانیوێتی جگەلەوەی کە شعر بنووسێت بتوانێت کە چەندین وەرگێڕانیش بۆ شارەکان بکات و بە خۆشحاڵیەوە لە زمانی کوردی وەریان گەڕێتە سەر زمانی عەرەبی و هەروەها زمانی فارسی کە ئەمەش هەوڵێکی تری بەشێک لە وەرگێڕەکانە کە زۆر بە خۆشحاڵیەوە توانن بەشێک لە نووسراوی خۆیان بێت یاخودی نووسەرانی تریش بێ بتوان وەریگەڕن و بیخەنە سەر زمانە بیانیەکان. لە ئێستاە نوێترین کتێبی دیار لەتیف لە ژێرناونیشانی ڕۆژنامەنوسی ئەدەبی بە خۆشحاڵیەوە چاپ و بڵاوەکرێتەوە و لایەندەیەکی نزیکیشە پێشکەش بە کتێبخانەی کوردیەکرێت. ڕۆژنامەنوسی ئەدەبی نوێترین کتێبی دیار لەتیفە کە تازە ڕەوانەی چاپخانە کراوە توێژینەوەیەکە لەسەر ڕەگەزی دیداری وێژەی و هونەری و مێژوەکەیان و داڕشتنەوەی ڕێسانی ڕۆژنامەنووسی و پرسیارسازی ئەدەبیە. بەشێکی دیکەشی دیداری وێژەیە. ڕەنگە نووسین زیاتر لە بەرپرسیارەتی بێت وەک ئەوەی ڕۆح و بیرکردنەوە دەخەیتە سەر سینیەک و پێشکەشی خوێنەری ئێستا و داهاتوویەکەیت. ئەم هەوڵە لە خۆبوردەیە هەوڵی دیکەی ئاسانی ئەکادمی و زانکۆ لە جۆری نامەی دکتۆرا و لێکۆڵینەوەی ڕووناک بیریانی بە دوای خۆیەت چونکە بوارێکە کاری لەسەر نەکراو بە تەنیا ئەم کتێبە و ئەم هەوڵەیە هێشتا ئەم بۆشاییە معریفی و ژێدەریە ڕزگارمان ناکە.